سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بڕگەی جامی جیهانی تۆپی پێ. مۆندیالەکە بەردەوامە و لە یاریەکانی بەر لە کۆتایی نزیک دەبینەوە. ئەم مۆندیالە پڕ بوو لە ئەنجامی چاوەڕوان نەکراو. یەکێک لە سوپرایزە گەورەکانی ئەم مۆندیالە تیمی مەغریبە بە شێوێکی چاوەڕوان نەکراو گەیشتا قۆناغی چارەک و کۆتایی و هەروەها پاشانیش مێژووی تۆمار کرد بە برنەوەی لە پورتوگال و چوونی بۆ یاری بەر لە کۆتایی. مەغرب یەکەم وڵاتی ئەفریقای و عەرەبیە لە مێژووی جامی جیهانی تۆپی پێدا بگاتە قۆناغی بەر لە کۆتایی. هاندەرانی ئەم تیمە ئێجگار دڵیان خۆشە بە سەرکەوتنی تیمەکەیان و هەر پاش یاریەکە ڕۆژی شەممەی نێوان مەغریب و پورتوگال و سەرکەوتنیان بە 2 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ کاتێ یاریزانان گەڕانەوە بۆ ئۆتێلەکەیان بە شێوەیەکی زۆر جوان چاوەڕوانیان دەکرا لەلایەن هاندەرەکانیان و خۆشحاڵیان دەردەبڕی لەوێدا. فەرەنسا بە یەکێک لە تیمە بەهێزەکان دادەنرێت و ڕۆژی شەمە ڕوبەڕووی ئینگلتەرا بۆەوە و توانی بە 2 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ چوونی بۆ یاری بەر لە کۆتایی مسۆگەر بکات. بەر لە یاریەکە لە تویتێکدا ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەرەنسا پەیامێکی ئاراسەی ڕیشی سوناکی سەرۆگۆزیرانی بەریتانیا کردبوو و تێیدا نووسی بووی ئەگەر بیبنەوە کە دەزانم دەیبینەوە هیوای سەرکەوتنمان لە یاری بەر لە کۆتاییدا بۆ بخوازن و ڕیشی سوناکیش وەڵامی دابەوە کە نایبنەوە بەڵام ئەگەر برتانەوە ئەوە هیواتان بۆ دەخوازین. پاش بردنەوەی فەرەنسا و هاوڵاتیانی فەرەنسی لە پاریس بە ئاهەنگگێڕان و یاریە ئاگرینەکان خۆشحاڵی خۆیان دەربڕی بۆ سەرکەوتنی ئەو تیمەی هەتا ئێستا 2 جار جامی جیهانی بردوتەوە. پاش ئەوەی کرواتیا ڕێگەی لە چوونی بەرازیل گرت بۆ یاری بەر لە کۆتایی سەرباری ئەوەی نەیمار گرانبەهاترین یاریزانی جیهان بۆ بەرازیل یاری دەکات، پرسیاری ئەوەی کە ئایا لە جامی جیهانی داهاتوودا نەیمار یاری دەکاتەوە یاننا زۆر هاتە ئاراوە. نەیمار کە ئێستا تەمەنی 30 ساڵە گوتی بێگومان لە یاریەکانی جامی جیهانی داهاتوو 4 ساڵی تر لە باکووری ئەمریکا بەم جلوبەرگەی تیمی بەرازیلەوە دەمبیننەوە. یەکێک لە یاریەکانی کە مشتومڕێکی زۆری لە ڕووی ناوبژیوانیەوە لێککەوتۆتەوە یاریەکی نێوان ئەرژەنتین و هۆڵەندا بوو کە ڕۆژی هەینی یاریەکە کراو. یاریەکە هەتا بڵێ توندوتیژ بوو لە ئەنجامدا ئەرژەنتین بە پەناڵتی لە هۆڵەندای بردەوە. تەنانەت شێوازی خۆشحاڵی دەربڕینی تیمی ئەرژەنتینیش ڕخنەی لێگیرا و چونکە وەک هاندان و وروژاندنی تیمی بەرامبەر لای هەندێک لە شارەزانی تۆپی پێ لێک دەدرێتەوە. یاریەکانی بەر لە کۆتایی ڕۆژی سێشەمە دەست پێ دەکات و ئەرژەنتینا ڕوبەڕووی کرواتیا دەبێتەوە و ڕۆژی چوارشەمەش فەرەنسا و مەغریب. ئەگەر فەرەنسا لە مەغریب بباتەوە و کرواتیاش لە ئەرژەنتین ئەوە مێژوو دووبارە دەبێتەوە وەکو ساڵی 2018 کرواتیا و فەرەنسا لە فاینەڵ دەبن. ئازیزان بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە ئێستاش دەچینە لای ناوبژیوانی پلەیەکی عێراق دارا جەلال لەگەڵماندایە. کاکدارا سەرەتا سوپاس دەکەم کە لەگەڵماندای. دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم، دەبینین مەغریب زۆر سەرکەوتووە یانی بە یەکێک لە سەپرایزەکانی ئەم مۆندیالەدا دەنرێت، بەڵام پێت وایە مەغریب بتوانێت لە فەرەنسا بباتە و بچێتە فاینەڵ؟ کاتتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ڕێز بە خۆشەویستیمەیە بۆ گوێگرامی و بیسەران و تەنانەت بینەرانیش لە ڕێگەی سپایکەوە. وەکو ئاگادارم بێنێ لە یاریەکی چارمساز و دیمسازە هەردوو هەڵبژاردنی مەغریب و پورتوگال بەدەکەوتن. ئەو بینیمان هەڵبژاردنی پورتوگال تووشی شکستێکی چاوەڕوانەکە هەڵبەرامبەر هەڵبژاردنی مەغریب. زۆر کەس پێیان وا بوو کە ئەمە شتێکی مفاجئەیە، شتێکی چاوەڕوان نەکراوە بۆ مەغریب کە بتوانێت پورتوگال بکاتە دەرەوە، بەڵام نا، وەکو ڕاهێنەری هەڵبژاردنی مەغریب ئاماژەی پێیە. ئەو پلان و بەرنامە بەداڕەژی چەند ساڵێکە کە هەڵبژاردنی مەغریب ئامادەباشی کردو بۆ ئەم مۆندیالە. ئەمە یاریی مفاجئ نییە، بەڵام بەو کۆمەچی ئەمە ئیشبۆکردنی ئیستیعداد و ئامادەباسیێکی تەواوی ئستاکی هەڵبژاردنی مەغریب و یاریزانەکانە بۆ ئەم مۆندیالە. کەواتە مەحاڵ نییە ئەگەر لە فەرەنساش ببەنەوە. بەتاکید چونکە بوو هەڵبژاردەی ئیسپانیا کردوتە دەرەوە، هەڵبژاردەی پورتوگالی کردوتە دەرەوە کە هەمووی خاوەنی یاریزان خاوەنی ئەستێرن هەمووی کاکدارە ببوورە چونکە کاتەکەمان کەمە دەمەوێت بچمە بابەتێکی تر کە زۆر گرنگە، ئەویش یاریەکەی ئەرژەنتین و هۆڵەندا بوو کە لە ڕووی ناوبژیوانیەوە دەمەوێت ئەم یاریەمان بۆ شیکەیتەوە. چەند کەسێک یعنی ڕخنەی زۆر گەورەیان لەم یاریە گرتووە، تەنانەت یعنی باز لەوە ئەکرێ یەڵە فیفا دەی جامەکە بدە بە ئەرژەنتین و چونکە بەو شێوەی کە یاریەکەیان بردەوە وا لێکە درێتەوە کە نە ئەبوایە ئەو یاریە ببەنەوە.
بێگومان هەموو کاتێ بۆ منە گلەی و ڕەخنە و کاسنتە هەیە لە بڕیارەکانی ناوبژوان یەو یارینەوان هەڵبژاردی ئەرجەنتین و هۆڵەندا ناوبژوان لە هۆزی ئیسپانی بوو کە خیبرێکی ئەوتۆی هەیە لە بەڕێوەبردنی یاریەکانە لە مۆندیال لە خۆیانە پاڵەوانەکانی ئەوروپا تەعاملی لەگەڵ یاریزانە گەورەکانە کردووە کۆمەڵێکی بەڵام زووبەی ئەوەی کە ئەو ڕێگلی و گازدانی لێ کردو حماسیەتی یاریەکە بوو لەبەرەوەیی هەڵبژاردی ئەرجەنتین و هەڵبژاردی هۆڵەندا لە مۆندیالی 2014 لە قۆناغی چاوگۆشەی زێڕینە هەڵبژاردی ئەرجەنتین توانی بە هەڵبژاردی هۆڵەندا بکاتە دەرەوە ئەمەش حماسیەکی تێدا پاشان ئەو تەستیحانەی ڤانگاری ڕایەنەی هۆڵەندا بەرامبەر ویسی یاخود ئەو هەموو سلاحی بەڵام ئەگەر ئێمە بەڵام ئەمە ئەگەر باس لە باڵین کارتی زرد بکەین هەر 5 دقه پێش ئەوەی کە دەستی میسی بە تۆپەکە کەوت 5 دقه پێشەوە هەمان سیناریۆ بوو کە کارتی زردی وەرگرت یاریەکەی پێشتر هەر یاریزانی ئەرژەنتین بوو بەڵام بۆچی لەو کاتەیە میسی کارتی زردی پێ نەدرا بەڵێ وەکو لە شێوازی یاسای تۆپی پێ هەموو تۆپ بەردەستکەوتنێ ڕاستە فاوڵە بەڵام کە هەموو تۆپ بەردەستکەوتنێ نابێ بە کاتی زەر بۆچی چونکە هیچ یاریزانێکی تیپی خەسم لە پشت یاریزان لیۆنێل میسیۆ نەبوو بەهۆی ڕێگری تۆپێک عەرقەلەیە بەم شێوازە بۆیە ئەمە حاڵەتانە زۆر ئاسایی ئەبێ بە فاوڵ بەڵام کاتی زەر نادێت بۆ یاریزانێکی تیپی هۆڵەندیە لە پشتیەوە بەڵێ کاکدارە بەداخەوە ماوەکەمان تەواو بوو زۆر سوپاس دەکەین بۆ لێدوانەکەت ئازیزان لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتوومان لە ڕۆژی سێشەمە هەر شاد و بەختەوەر بن.